دوێنە شەو ژوورەکانی دیکە وتیان بۆنێک دێ لەم ژوورە. کاتێک هاتین و دەرگاکەمان کردەوە بینیمان گیانی لەدەستداوە و لەو هۆتێلەم کە بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی هاوڵاتیەک دۆزرایەوە بە دیاریکراوی لە بەردەم ژووری ئەو هاوڵاتیەم ئێستا ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگازێتەوە ئەمە ژووری ئەو پیاوە بووە کە بەرەبەیانی ئەمڕۆ تەرمەکەی دۆزرایەوە لە یەکێک لە هۆتێلەکانی ناو بازاڕی شاری کەلات. ئەو هاوڵاتیە ماوەی چەند ساڵێک بوو لە کەلار نیشتەجە بوو لەم هۆتێلە ئەمایەوە. خەڵکی بە ئەسڵ ئەو پیاوە خەڵکی شارەبان بوو، بەڵام چەند ڕۆژێک بوو دیار نەبووە. بەرەبەیانی ئەمڕۆ کە تەرمەکەی بۆنی کردووە، دراوسێ ژوورەکانی بەخاوەنی هۆتێلەکان وتووە کە لەم ژوورەیە بۆنێکی زۆر ناخۆش دێ کە دەرگاکەیان کردووەتەوە بینیویانە کە تەرمی ئەو پیاوە لەسەر ئەرزەکە کەوتووە. من ئەمەوێ بڕۆمە لای یەکێک لەو کەسانی کە لە هۆتێلەکە کاری کردووە کە سەرپەرشتی هۆتێلەکەی کردووە. ئەگەر بێتەوە سڵاو لێبێ، ئەو پیاوە ماوەی چەند ساڵە لێرە بووە؟ نزیکەی 3 بۆ 4 ساڵە لێرە دەمێنێتەوە. چی ئیشێکی کردووە لێرە شغڵ؟ لە تەنیشت بینای شێخ جەعفەر ڕۆژانە لەسەر کارتۆنێکدا دەنیشێت و دەرۆزەی دەکرد. سواڵی کردووە ناو بازار خەڵک پارەیان خەڵک بە 500 دیناری و 1000 دیناری پێیان دەدا. باشە چۆن زانیوتان کەم پیاوە گیانی لەدەستدا مردووە؟ دوێنە شەو ژوورەکانی دیکە وتیان بۆنێک دێ لەم ژوورە. کاتێک هاتین و دەرگاکەمان کردەوە بینیمان گیانی لەدەستداوە و یەکسەر پەیوەندیمان بە پۆلیسەوە کرد. فتحته لقيته متوفي فقبل خابرنا الشرطة والعشايز. باشە دەستەکان خۆش بێ. وەکو ئەو کارمەندی هۆتێلە باسی کرد، بەرەبەیانی ئەمڕۆ لە کەسێک کە دراوسێ ژوورەکەی بووە وتوویەتی کە لەم ژوورەیە بۆنێک دێ. وەکو ئەوەیە گەربی بینن خاوەنی ئەم کارمەندی هۆتێلەکە باسی کرد، ئەم پیاوە قبوڵی نەکردووە کە کلیلەکەی لای هۆتێلەکە خۆی بێ، وتوێتی ئەبێ کلیلەکە لای خۆی بێ. دەرگاکەشی لەم دیوە داخستووە. کارمەندان و خاوەنی هۆتێلەکە بە دەرنەفیس دەرگای ژوورەکەیان کردووەتەوە. باسی لەوە کرد کە ئەم ژوورە ئەوەندە بۆنی کردبوو، دراوسێکان پێی ئزعاج بوون، باسییان لێوە کردووە کە بۆنێکی ناخۆش لەم ژوورە دێ. ئێستا ژوورەکە بە تەواوی پاکراوەتەوە. ئەو بەرگە دۆشک و دۆشەکانی کە لێرە بوون لەلایەن کارمەندانی هۆتێلەکەوە لابراون. من قسم لەگەڵ بەڕێوەبەری پزیشکی دادی کەلار کرد، ئەو ئاماژەی بۆ کرد بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی ئەو هاوڵاتیە براوتە پزیشکی دادی، توێکاریان بۆ تەرمەکەی کردووە. هیچ شوێنەوارێکی لێدان بە جەستەیەوە نەبووە، بەڵام چەند ڕۆژێک بۆ ئەو پیاوە گیانی لەدەستدا بوو بەهۆی ئەوەوە تەرمەکەی شێواو بوو، جەستەی شێواو بووە و بۆنی کردووە. و ئاماژەی بۆش کرد کە گومان دەکەن ئەو کەسە بەهۆی جەڵدەی دڵ گیانی لەدەستدا بێت، پێشتر خۆی نەخۆشی هەبوو بێت. و باسی لەوە کرد کە تەرمەکەی ڕادەستی کەسوکاری کراوەتەوە، کوڕەکەی لە خانەخین و شارەبانەوە هاتوون، تەرمەکەیان وەرگرتووەتەوە و ئەو هاوڵاتیە کە گیانی لەدەستداوە تەمەنی 84 ساڵ بوو و هیچ ماوەی 4 ساڵ بۆ لە کەلار ماوەتەوە، هیچ کار و کاسبێکی نەبووە، لە ناو بازاڕی کەلار دانیشتووە و خەڵک خێریان پێی کردووە.